من خانقين شرينترين أشقلامو لهر أشقيق دول بشكي أرى أشقاقي أيتيامو أي مهرجان كريات دو بشا يكيجي مهرجاني شعر وقراني دوم بشا معرض شخصي قوما فأي رسالة أراء وسا كأو سرشتا لخانقين بي أو طبيعة لخانقين بي حزب البعض دارزاني ئەمڕۆ ئێمە هاتوین بەشداری ئەم مەراسیماکەین بۆ بەرزنرخاندنی شەهیدانی هەڵۆی سوور کە عەبدولسەلام عەبدوڵڕەزاق مامە تەمان ئێمە شانازی بەم ڕۆژەوە ئەکەین یعنی ببینە من بەجلێکی ملەوەنەوە هاتوم لەبەرەوەی ئەو شەهیدە و جێی ڕێزە بۆ ئێمە کە لە جێی کوردایەتی ئەو شەهادەتەی وەرگرتووە فرەفرەوە یەکەم جار وەخێراتینە ڕای کۆڕ شعریە و یادە ڕزگاربوونی شارە جوانە خۆشەویستەکەمان کە ئەمڕۆ یادە ڕزگاربوونی شارە خانەقینە ئێمەش وەکو گرۆپی ڕۆشنبیران و ئەدیبان و لایەن لایەنی ترەوە چەند لایەنی ترەوە کۆڕێک ئەدەبی جوان ڕێخستینە لای هۆڵە کە لە ماڵی شەهید سەلامە و یادە جوانە.